ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. لحديثك صحيح مسلم دهاتوا خوشويستي خواه صلى الله عليه وسلم دفرمي: كفى بالمرء إثما أن يضيع من يقوت. بس بو تاوان باري مروف واتا اگر ام تاواني هبت بس بو تاوان باري مروف واتا ام تاوانيك گناهيك اگر انسان امي هبه با چاوري عذابي خوابك اگر هیچ تاواني تري نبه بس بو تاوان باري تو بو خرابي تو بو بيكالكي تو كي او كسكيا ان يضيع من يقوت او كسي ئەو کەسانە ئیهمال بکات کە پێویستە لەسەری بیانژێنێ، ئەو باوکانەی کە چروکی و ڕەزیلی دەکەن بەرامبەر بە مەسروفی منداڵەکانیان، ئەو دایکەی کە بێوەژنە و مناڵ کەوتۆتە سەریا و ڕەزیلی دەکات، ئەوەی کە لە ژێردەسیەتی بیژێنێت لە مناڵەکانی دایک و باوک بن، یا دایک بێ یا باوک بێ، بەڵام مناڵەکانیان بەڕاستی بەزایە دەدەن. والله تۆ گونەهباری بەرامبەر بەخوای پەروەردگار کە مەسروفی مناڵەکانت بەپێی پێویست ناکەی لە کاتێکە هەتە توانات هەیە، پارەت هەیە. باشە ئەو کەسانەی کە مناڵەکانیان احتیاجی خەڵکە، ژنەکەی احتیاجی خەڵکە، مناڵەکانی چاویان لە دەستی خەڵکەیە و لە کاتێکە خۆی هەیەتی، باشە شەرم ناکەی خێزانەکە چاوی لە دەستی خەڵکەوە بێت؟ شەرم ناکەی پارەت هەیە خێزانەکەت چاوی لە دەستی دایک و باوک و خەڵکی بێگانەوە بێ؟ واللهی دوو لە ڕێی بەڕێستان ئەو ماڵەی کە تۆی چروک هەتا قیمەتی پشکلێکی نییە. چی قیمەتێکی هەیە؟ ئینسان پارە کۆ بکاتە و ژمارەیکە و دای بنێ و لەو لاشەوە ژنەکەی و مناڵەکەی چاویان لە دەستی خەڵکە و داوای پارە لە خەڵکی بکەن. واللهی خەڵکێکی زۆر دەزانم حاڵیان باشە، پارەی باشیان هەیە، کۆمەڵێک نێر حاشازری، ژنەکانیان داوای پارە لە خەڵکەکەن، مناڵەکانیان داوای پارە لە خەڵکەکەن چونکە باوکیان مەسروفیان ناکە. بەڕاستی ئەمە بەسە بۆ تاوانباری تۆ. ماڵەکەی تۆ تەنها ڕەقەمێکە، ژمارەیەکە، کۆمەڵە کاغەزێکە، چی ئیسپادە و قیمەتێکی هەیە. بۆ ڕەحم بە ژن و مناڵەکەت ناکەی، بەسە بۆ تاوانباری تۆ. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کە کەسێک ماڵ و مناڵی خۆی بەزایە بدات، مەسروفیان نەکات لە کاتێکە واجبە لەسەری مەسروفیان بکات. پارە قیمەتی چی ئەگەر ماڵ و مناڵ محتیاج بێ لە کاتێکە کە هەم بێ؟ من باسی کەسێک دەکەم کە هەیەی بەداخەوە. زۆر کەسێک لە کۆمەلگای ئێمەدا بۆ شێوەی دەژی. لە حەدیثێکی صحیح داتۆ لە صحیحە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ومن سعى على عياله ففي سبيل الله. ئەو کەسانی کە نەفەقە و مەسروفی ماڵ و مناڵی خۆیان دەکەن، ئەو مەسروفە مادەم لە شتێکی حەڵاڵ دابێت، خوای گەورە بە جیهاد بۆ دەنووسێ، واتە ئەوەی کە کەسابەت دەکا بە حەڵاڵی، نەک بە غەش و خیانەت و فڕۆفێڵ و درۆ، ئەوەی کە کەسابەتەکە، ئەوەی کە موچەخۆرە، ئەوەی کە بژێوی ماڵ و منداڵی خۆی پەیدا دەکات، ئەگەر بە حەڵاڵی پەیدای بکە ئەوە جیهادەکە لە پێناو خوادا. ففي سبيل الله. ئەوش بە هەمان شێوە جیهادە لە پێناو خوادا. واللهی خزمەتکردنی ژن و مناڵت جیهاد و تێکۆشانە لە پێناو خوادا، بۆیە بە کەمی مەزانە. ئەو پەڕی دوو لە ڕێی بەڕێستان شێتیە، ئەو پەڕی نەفامی و نەزانیە ئینسان لە دنیادا وەکو فەقیرێک بژی لە کاتێکا کە هەیەتی بۆی بە دەوڵەمەنی بمرێت. ئەوە نەفامی هەندێک کەسە، دەیەوێت لە دنیادا وەک فەقیرێ بژی، بەڵام کاتێک کە مرد کاکە ئەوەندە ساری بەجێهێڵا، ئەوەندە خانووی بەجێهێڵا،
ئەوەندە پارەی وشکی بەجێ هێڵا ئەمە ئەو پەڕی نەفامی و شێتی ئینسان دەگەێنێ. یعنی ئینسان کە ئەوەندە نەفام بێ ماڵەکەی خۆی نەخوات لە کاتێکە ئەوەی کە سەرفی ئەەکەی خوا بە جیهاد بۆتە نووسێ، ئەو کەسابەتەی کە دەیکەی بە حەڵاڵی خوا بە جیهاد بۆتی دەنووسێ، ئەو پارە پولەی کە پەیدای دەکەی بە جیهاد بۆتی دەنووسێ. بەڵام وەڵڵاهی مزگەنی دەدەم بە تۆی ڕەزیل، بە تۆی دەستن و قاو، ماڵ و مناڵت، کچەکانت، کوڕەکانت، زاوا و بووکەکانت لە دوای مردن و بە خاک سپاردنی تۆ ماڵەکە هەمووی تەوزیعەکەن. ئەو ماڵێک کە ئاوا گرتت ئەگاتە دەستی ئەوان بەڵام دوای ماوەیەک بۆیە بیخۆ، ئەوان دەیخۆن دڵنیابە ئەگەر لەسەر ڕەفتاری تۆ نەبن، چونکە ئینسان کە ڕەزیل بوو پەنا بەخوای گەورە زۆر خەتەرە. وەڵڵاهی خەڵکی وا دەزانم زۆر دەوڵەمەنە، وەڵڵاهی دەیەها دوکانی هەیە، دوکانەکانی هەمووی بای 15 دەفتەر و 25 دەفتەرە، هەر دوکانێک هەر خانوویەک بە دڵی بێ بای 30-40 دەفتەر یەکسەر معاملە ناکەوی کڕێت، وەزعی زۆر باش. وەڵی خاوەن تەکسیەک دەڵێ ئەم پیاوە نەکبەتی بەدبەختە کە وەکو ڕەزیلێک و بەخیلێک و داماوێک دەژی، ئەڵێ عملیات کراوە لە عیادەکانەوە بردوومەتەوە لە یەکێ لە شارەکان، لە عیادەکانەوە بردوومەتەوە بۆ ماڵی خۆیان، وتوێتی چەندێک وتمە 5000، وتی وەڵا 5000م نییە، بمبەرەوە بۆ جێگاکەی خۆم بە 2000 زیاتر نادەمێ، بمبەرەوە بۆ جێگاکەی خۆم بە سیارێتر دێمە. تۆ سەیری کە سبحان الله ئینسانێ بگاتە حەدێکی ئاوا دەسوێن بەخوا بەلایەنی کەمەوە بای 200-300 دەفتەر بەس مڵک و دوکانی هەیە، 5000 دەست دەرناچی. دەی مزگەنیت پێدەم بووک و زاوا لە دوای مردنت بە چاکی دەیخۆن، سەفرەی ئەوروپا و تورکیا و ئێرانی پێ دەکەن، سیارەی پێ دەگۆڕن، خانووی پێ دەگۆڕن، تۆش هەرمەی خۆ. ئەوە بەڕاستی کارەساتە. مناڵەکانت بۆ خۆیان دەیخۆن، بەڵام لە ڕۆژی قیامەتا تۆ بەرپرسیاری لێی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ: دينار أنفقته في سبيل الله، ودينار تصدقت به على مسكين، ودينار أنفقته على أهلك، أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. رواه مسلم. خۆشەویستی خوا فەرموویە صلی الله عليه وسلم دینارێک پارەیەک کە لە پێناو خوادا بۆ جیهاد ئەیبەخشی، ئەمە پارەیەکە دەیبەخشم، ئەمە دینارێکی ئاڵتونە یاخود پارەیەکی ئێستەیە لە پێناو خوادا بۆ جیهادی ڕاستەقینە دەیبەخشی لە پێناو خوادا، ئەمە دینارێکە. و دینارێکیش دەیکەیتە خێر و سەدەقە و دەیدەی بە فەقیرێک و هەژارێک، و دینارێکیش بۆ ماڵ و مناڵی خۆتی سەرفەکەی. ئەمە سێ پارەیە، یەکێ بۆ جیهاد، یەکێ بۆ فەقیر و هەژار، یەکێکیش بۆ ماڵ و مناڵی خۆ سەرفێکی. ئەم سێ دینارە کامیان خێری گەورەترە؟ أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. ئەو خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆی دڵخۆش بە کە مەسروفی ماڵ و مناڵی خۆتەکەی. گەورەترینیان لەم سێ دینارەکە ئەیبەخشی ئەوەیە کە بۆ ماڵ و مناڵی خۆتی سەرفەکەی، نایڵی ژنەکەت احتیاجی خەڵک بێ، چاوی لە دەست خەڵک بێ، کچەکەت کوڕەکەت چاوی لە دەستی خەڵک بێ لە کاتێکا کە هەتەو ئەتوانی بیخۆی. بۆی وەڵاهی گەورەترین خێر و سەدەقە ئەوەیە کە ئینسان ماڵ و مناڵی خۆی تێرکات، مەسروفیان بکە. بۆیە ئەوەی تۆ دەیکەی زۆر خێری گەورەیە. ماڵ و مناڵت ئەگەر پێویستیان بە پارە و پولی تۆ بێ، باشە تۆ پارە و پول و بۆ کێ کۆ کردوتەوە؟ بۆ براکانت نەبەخوا، بۆ ئامۆزا و پورزاکانت نەبەخوا، بۆ دراوسێکانت نەخێر، بۆ ماڵ هەر کەسێک لە ئێمە کە کەسابەتەکە و ئیشەکە و چیەکە هەرچی مەینەتی و دەردەسەریەی بینێ زیاتر بۆ ماڵ ژن و مناڵەکەی خۆیەتی پێش هەموو کەسێ. ئەوە حقیقەت و ڕاستیەکە. بەڵام ئەگەر تۆ ژن و مناڵت احتیاج بێ، چاویان لە دەستی خەڵک بێ لە کاتێکا کە هەتە، چ قیمەتێکی ماڵەکەت؟ ماڵت بۆچی کۆ کردوتەوە؟ بەچی مەبەستێک لە کاتێکا تۆ ماڵ و مناڵت احتیاجن؟ والله سبحان الله بەخیلی هەندێک کەس گەشتۆتە حەدێک بۆی ئەم شتانە باسەکەم. يعني سبحان الله مرۆڤی وایە دەڕاتە ترافیکەکان سیارەکە کوژێن دەڵێ با بەنزین سەرف نەکا. يعني سبحان الله تۆ پارەت بۆ چییە؟ يعني بەم شێوەیە بژی؟ والله مۆزەف هەیە لە دایرەیەک لە دایرەکان، هەموو مانگێ ئەم مۆزەفانەی ئەم دایرە 1000 دینار کۆکەن و هەر نەفەری 1000 دینار. ئەخر 1000 دینار چییە؟
هەموو مناڵە پێی ڕازی نابێ. مانگی 1000 دینار بۆیە باسێکم بۆی هەندێک کەسی ئەوەمانەیە ئەمانە سەرەتانی کۆمەلگان. ئەمە هەر کەسێک ژنیان بداتێ دڵنیا بە حسابکە مناڵەکەی خۆی فەوتانەوە. 1000 دینار کۆ ئەکەنەوە مانگی 1000 دینار ئەم مۆزەفانە لە یەکێ لە دائیرەکان بۆ چای و ئاو. ئەڵێ نەفەری وا هەیە لەو مۆزەفانە ئەڵێ من 1000 دینارەکە نادەم، ئەڕوا دەمەنێتە مەخسەلەکە و ئاوی مەخسەلەکە خواڵێ بە دینار 1000 دینار نەدەم. کچ بەمانە مەدەن، خوشک بەمانە مەدەن. دەڵێ پیاوەکەم بە کەڵک نایە، ڕەزیلە، چروکە، بڕۆ لەگەڵیا لەبەر مناڵ. واز لە مناڵ بێنە، کچەکەت خوشکەکەت جوانە، مەرگ مەکە. لەگەڵ ئامانە بژیت، ئەبێ چۆن بژیت؟ خوا نمونەیان زۆر نەکا لە کۆمەلگادا. بۆیە بەڕاستی ئاوە کارەساتە. جۆرە کەسێکی ئاوامان هەیە لەناو کۆمەلگا ئێمەدا دەژین. لحديثك صحيح مسلم دا بيغمري خواده فرمي صلى الله عليه وسلم كفى بالمرء إثما أن يضيع من يقوت. بس بو تاوان باري مروف، بو خرابي مروف، أم تاواني هبي بس بو قيامتك أخوة غزبي لبقري. أيش أويك مالو من علىكي خوي بزايا بدا ومصروف يانك مالو من علىكي احتياجي دسي خلق بن شاوي أنا دسي خلق وبيت. سبحان الله چەند کەس دەناسم خۆشتان ئەو کەسانە هەندێکیان دەناسم خێزانەکەی ئەگەر بەرێ بۆ بازار بە سیارەکەی خۆی ئەڵێ پارەکەم بەرێ کرێکەم بەرێ خێزانی خۆی خێزانەکەی ئەبا بۆ ماڵ باوکی ئەڵێ کرێ سیارە خێزانەکەی ئەبا بۆ ماڵ خوشک و براکانی ئەڵێ کرێ سیارەکەم بەرێ کچ بەمانە مەدەن والله ئەوە حاڵی بوو دە مناڵی هەبوو لێ بستێنەوە قازانشتانە چونکە کچەکەتان یا خۆیە کوژێ یا خیانەتەکە و لەگەڵ پیاوێترا پەیوەندی دروستەکە یا بە خەم و خەفەتەوە بە نەخۆشیەوە دەمرێت سبحان الله ئینسان بچێ ماڵ خەزوری خۆی بڵێ ژنەکە پارەم بەرێ ژنەکە ئەمڕۆ دایک و باوکت براکانت دعوت کردووە ئەوەنەم پارە سەرفرۆ پارەکەم بەرێ ئەوانە هەن بەخوا زۆرن خوا نمونەیان زۆر نەکا بەڕاستی ئەوە کارەساتی زۆر گەورەیە بۆیە دڵنیا بە ئەگەر ژنەکەت ئاوەها بەخێو کرد ئەگەر زاواکەت ئابەم شێوەیە بوو لەگەڵ کچەکە و خوشکەکەتدا مەگەر خوا ڕەحمکە ئەگینا ژنەکە و کچەکە و خوشکەکەی تۆ بە سەلامەتی دەرناچێت خەڵکەی پارەی بۆ ڕژێنێ ناچار ئەو ژوازە پیاوەکەی خۆی دەهێنێ ئەگەر لە ژێری شەوە بێت بۆیە بەڕاستی ئەمە کارەساتە بەسە بۆ تاوانباری مرۆڤ خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم کە ماڵ و مناڵەکەی بە زایە بدا و بە خەساری بدە چاویانە دەستی خەڵکەوە بێت بۆیە ئینشاءالله ئاگاداری خۆمان بین بە ئیزنی خوا ئەو جۆرە کەسانە هەبوون بە هیچ جۆرێک ژنیان پێ مەدەن چونکە ئەوانە بەڕاستی شایستەی ئەوە نین کە ماڵ و مناڵ بەخێوکەن قابیلی ئەوە نین کە ژن و مناڵیان هەبێت چونکە ژن و مناڵیان داما و ئەحتیاج و فەقیرن یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوا لە چروکی و ڕەزیلی و بەخیلی بە دوورمان کە یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لحديثك صحيح أدب مفردة هاتو خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم هر كسيك دو حديثي صحيحة بدو رواية أفرمي هر كسيك سيك چي هبه من كان له 3 بنات فصبر عليهن يؤيهن ويرحمهن وأطعمهن وكساهن وجبت له الجنة البتة هر كسيك سيك چي هبه سيكتش نكر كتش صبر بقري لسريان پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم مزگێنێکی خۆشە بۆ دایک و باوکانەی کە خاوەنی کچن ئەفەرمێ داڵدەیان بدات لەگەڵ خۆیانە بیان ژێنێ ڕەحمیان پێ بکات نەک بێ ڕەحم بێ بەرامبەریان کوڕپەرست نەبێ ئەخر کۆمەلگای ئێمە ئەوەیە قەت ناڵێ کچت نەمرێ هەڵە کوڕ نەمرێ قەت ناڵێ خوشکت نەمرێ هەڵە براد نەمرێ ئەوە کۆمەلگای سەقەتی ئێمەیە لە کاتێکا ئاو پاداشتی کچ بەخێوکردنە هەر کەسێک سێکچی هەبێ داڵدەیان بدات سەبر بگرێ لەسەریان ڕەحمیان پێ بکە بێ ڕەحم نەبێ بەرامبەریان و ئەطعەمەهن
خواردنی باشیان بداتێ بە پێی گیرفان و مەسروف و پارەی خۆی، بە پێی ئەو پارەی کە هەتە خواردنی باشیان بدەیتێ. و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم وەکەساهن جلوبەرگی جوانیان بۆ بکڕێت. هەیەی جلوبەرگی جوان خێزانەکەت پارەت هەیە ڕۆشتی بۆ بازار چەند مەکسێکی بۆ بکە چەند جلێکی بۆ بکە، بەڵام جلی شەرعی نەک پانتۆڵ، خزمەتیان بکە کچەکەت بە هەمان شێوە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم بەهەشتی بۆ واجب دەبێ و ئینسانە سێ کچی بە جوانی بەخێو کردووە خوای گەورە بەهەشتی بۆ واجب دەکات چوونە بەهەشت. سەحابەکان فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی ئەگەر کەسێک دوو کچی هەبێ، فەرمی ئەگەر دوو کچیشی هەبێ خوا بەهەشتی بۆ واجب بکات. سەحابەکان دەفەرمون ئەگەر بمانوو تا یەک کچێکیش پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم یەک کچێکیشی بێ بەهەشتی بۆ واجب دەبێ، بەڵام نەمانەوە تۆ پرسیارەمان نەکرد. ولا الرواية صحيحة ترى فرمي كن له حجابا من النار أود بنا بربستك بوي أو دايكو باوكل لأجري جهنم كواتا أجر بيت خوش بروي تبهشتوا دايكو باوكي بريس أجر بيت خوشة بربستو پردەیەک لە نێوان تۆ ئاگری جەهەنمە هەبێ خزمەتی کچەکانت بە جوانی بکە، ڕەحمیان پێ بکە، مەسروفیان بکە، با کچت تێر و پڕ بێ، با کوڕت تێر و پڕ بێ ئەوەندەی کە توانات هەیە. دەوڵەمەنی وەکو فەقیر مەژی. بۆیە ئاگاداری خۆت بە ئینشاءالله لەبەر ئەم دوو خاڵە بۆی بڕۆیتە بەهەشتەوە، بۆی لە جەهەنم پارێزراوی بە ئیزنی خوا مەسروفی ماڵ و مناڵەکەت بە جوانی بکە. ئەو کاتە ئینشاءالله خوا دەتخاتە باشتەوە. کەواتە کاتێک کە تۆ شەو ڕۆژ خزمەتی مناڵەکانی خۆت دەکەی، شتیان بۆ دەکڕی، مەسروفیان دەکەی، خواردنیان بۆ دەکڕی، ئەشیان بۆ دەکڕی، جلوبەرگیان بۆ دەکڕی، وا نەزانی ئەمە شتێکی عادەتێک و عورف و عادەتێکە، ئەمە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. ئەو خزمەتکاریە، ئەو خزمەتکاریە هۆکارێکە بۆ ڕزگاربوون لە ئاگری دۆزەخ. بەڵام خەڵکی وایە پارەی چاکی هەیە هەفتەی جارێ ئەگەر مریشکێ بکڕێ بۆ ماڵ و مناڵەکی نایکڕێ. کاکە پارەم نییە، پارەت نییە ئەوەی تۆ هەتە خەڵ بە 500 ملیۆن بە 100,000 ملیۆن ئەیکڕێ، بە ملیارێ دینار ئەیکڕێ، ئەڵێی نیمە، خۆت وتت نیمە، خوا بە درۆت ناخاتەوە بێگومان. وەڵا خەڵکی وا هەبوو زۆر دەوڵەمەند بوو، ئەی بەخوا نیمە بەخوا ئێستا سواڵەکەت، بەخوا زۆر دەوڵەمەندێ گەورەش بوو، خوا بە درۆی ناخاتەوە کەسانە، ڕاستەکان نیەتی داماوە چونکە ناتوانێ بیخوا. بۆیە ئینشاءالله مناڵەکانی خۆت بەخێوکە بە جوانی، ژن و مناڵت بەخێوکە، بە ئیزنی خوا دەتخاتە بەهەشتە و لە جەهەنەم ڕزگارت دەکە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحات وفەرمووی ما أطعمت نفسك فهو لك صدقة وما أطعمت ولدك فهو لك صدقة وما أطعمت زوجك فهو لك صدقة. ئەوەی کە خۆت دەیخۆی، ئەوەی کە مناڵەکەت کچ و کوڕەکەت دەیخوا، ئەوەی کە خێزانەکەت دەیخوا، خوای گەورە هەمووی بە خێر و سەدەقە و چاکە بۆ تەنووسێت. وەڵڵاهی هەمووی بە خێر و چاکە بۆ تەنووسێت. وەڵڵاهی مناڵەکەت ژنەکەت یەک پاروێ تیکەیە زیاتر بخوا، خوای گەورە زیاتر خێر بۆ دەنووسێت. کەواتە وا نەزانی تۆ لەسەر سفرەی دانیشتودان دەخۆی، وەڵڵا ئەو هەموو خواردنەکەت دەخورێ، خوای گەورە بۆ تۆی باوک یا بۆ تۆ دایکە مەسروف دەکەی، ئەوەی کە باوک و پیاوی نەماوە و مناڵ و ژنانە دەڵێم، خوای گەورە هەمووی بە خێر و سەدەقە و چاکە بۆ تەنووسێ. کەواتە مەسروفیان بکە، خێر و سەدەقەیە زۆر گەورەیە، گەورەترین خێر و سەدەقەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم. گەورەترین بەخشین ئەوەیە کە بە ماڵ و مناڵی خۆتی ببەخشی، بەڵام چاو لە فەقیریشەوە بێ. ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ البەخیل فەقیر لا يؤجر على فقره. ئینسانی چروک و ڕەزیل فەقیرە، هەژارە، بەڵام خوا پاداشتی ناداتەوە لەسەر فەقیرەکەی. ئەوەی فەقیر بخوا پاداشتی گەورەی بۆ داناوە، بەس ئەم فەقیر نییە، وەک فەقیرەژی، بۆیە لەسەر ئەو فەقیر و داماوی خوا پاداشتی ناداتەوە، پاداشتی چاکی نات، بەڵکو محاسبەی دەکا لەسەری، چونکە هەیەتی بەڵام نایخوات. خەڵکی وا دەزانم وتوێتی 1000 دەفتەر زیاترم هەیە، بەس وەڵڵاهی دەستم تێی ناچێت لە فێکی لێ بخۆم، وەڵڵاهی ناتوانم لە مەطعەمێکە 2 شیش کەبابی لێ بخۆم، دەستم تێی ناچێت، ناتوانم، زۆر هەیە، چەند هاشتی ئاوا دەبزانم، واقعیە. بۆیە ئاگاداری خۆمان بین ئینشاءالله. لە حەدیثێکی صحیحە هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم
لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسبەی هەموو کەسێ دەکات. ئەوەی کە سەرپەرشتی ماڵ و مناڵی خۆی کردووە، ئەوەی کە سەرپەرشتی کۆمەڵە خەڵکێکی کردووە دەسەڵاتێکی هەیە، مەسئولیاتێکی هەیە، بەرپرسیارەیەکی هەیە، ئیتر بەرپرسیارەکەی ماڵ بێ یایی خەڵک بێ. ئەحەفیظ ذلك ئەم ضەیعە، خوا محاسبەت دەکا ئەوەی کە لە تۆ بەرپرس بیتە لە بەرامبەریان، ئەوەی لە ژێر دەستا بووە، ئایا ئەوانت پاراست یا ئەوانت بە خەساردا و بەزایەدا. محاسبە دەکری وەلی ئەمری ماڵ و مناڵی خۆتی، مدیری، وەزیری، سەرۆکی، دەسەڵاتداری، هەر شتێکی لە قیامەت خوا محاسبەت دەکا لەسەر ئەو بەرپرسیارەتەی کە هەتە. ئایا چیت کوڕە بەرامبەر ماڵ و مناڵی خۆت، بەرامبەر بەو کەسانەی کە لە ژێردەستی تۆدایە، باش بوویتە لەگەڵیانە یا خراپ، خیانەتت لیان کردووە یا ڕاستگۆیی لەگەڵیانە. بۆیە ئەوە حەقیقەت و ڕاستیەکە. بەداخەوە تەماشا دەکەی ئەو کەسانی کە فەقیر و هەژارن، ئەوە ئاساییە، بەپی توانای خۆیان دەژین، بەڵام ئەو کەسانی کە هەیەە سبحان الله ماڵی دەناسیت خۆشتان دەزانن ئەڕۆیتە ماڵەکەی دەوڵەمەنە، حاڵی زۆر باشە، بەڵام سبحان الله سەیری فەرشەکەی ماڵەکەی ئەەکەی بەزەی پیا دێتەوە، سەیری جلوبەرگی مناڵەکانی ئەەکەی بەزەی پیا دێتەوە، سەیری مەسروف و سفرە و خوانی دەکەی بەزەی پیا دێتەوە، سەیری جلوبەرگەکەی خۆی دەکەی داماوە بەزەی پیا دێتەوە. لە کاتێکە کوردوەتەنی تۆ بە پار هەڵەکێشی، ئەمە لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرێت. تۆ هەتا خوا پێی خۆشە نیعمەتەکان پێ بینێ، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کە خوا نیعمەتێکی پێت بەخشیوە پێی خۆشە خوای گەورە نیعمەتەکەت پێوە ببینێ بە خۆت و ماڵ و مناڵتەوە. ئەمە تەواضع نییە، پارەی چاکی سارێکی شڕەی کڕیوە بۆتە خەم و خەفەت بەخۆی ماڵ و مناڵی، خانوویەکی شڕەی داناوە، فەرشی کۆنەی ئەموو ئەو داخات، ئەمە کارە ساتە. با ئینشاءڵڵا ئێمە وانە بین، چونکە لە قیامەت خوا محاسبمان دەکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا، ئادەمیزاد هەر دەڵێ ماڵەکەم 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 سەروەتەکەم سامانەکەم، ئەفەرمێ ماڵەکەی تۆ، دەفەرمێت چی؟ ماڵەکەی تۆ هیچ پارەی هیچ شتێکی تۆ نییە، تەنها ئەمە نەبێت، ماڵەکەم هیچ شتێک لەو ماڵەی هی تۆ نییە ئیلا ئەمانە نەبێ. یەکەم ئەفەرمێ وهل لك من مالك إلا ما أكلت فأفنيت، ماڵەکەی تۆ ئەوەیە کە خواردوتە و تیا چووە، خواردوتە و کۆتایی پیاتوە، ئەمە بەشێک لە ماڵەکەی تۆ. ئەو لەبیستە فأفنيت، یاخود کردتە جلوبەرگ و لەبەرتان کردو دوای ڕزیوە فڕێتان داوە. ئەو لەبیستە فأبليت، ڕزیوە بۆ خۆی. ئەو تصدقت فأمضيت، یاخود ئەو ماڵی تۆ ئەوەیە کە کردوتە دە خێر و سەدەقا، ئیتر بۆ مناڵەکانی خۆتە یا بۆ خەڵکی فەقیر و هەژارە بەڕێت کردو بۆ قیامەتی خۆت، ئەمە ماڵەکەی تۆیە. باقیێکی کە جێمێنی تۆ نییە، بۆ بکوزاوایە، بۆ کشکوڕی خۆتە، بۆ خەڵکی ترە. بۆیە ئاگداری خۆت بە. لە کۆتاییدا دەڵێم مناڵەکانتان ئەمانەتن لای ئێوە، ژنەکانتان ئەمانەتن لای ئێوە، خزمەتیان بکەن. والله خوای گەورە هەمووی بە جیهاد بۆ ئێوە دەنووسێ، بە خێر و پاداشت و سەدەقە بۆتان دەنووسێ. هەر کیلۆ تەماتە بکڕا بۆ ژن و مناڵەکەی خۆت، خوای گەورە بە خێر و چاکە و سەدەقە بۆتە نووسێ، بە جیهاد بۆتە نووسێ لە پێناو خوادا. ئەوە گەورەترین خێرە کە خزمەتی ماڵ و مناڵی خۆت کە احتیاجی خەڵک نەبن. پیاو ئەبێ پیاو بێ، مرد بێ، تازە خێزانی تۆ لە ڕووی نایە بە براکەی بڵێ پارەم بەرێ، تازە لە ڕووی نایە بڵێ باوە پارەم بەرێ، باوکی دایەتی بە تۆ پیاو بی بەرامبەری، وەکو پیاو بە خێویکەی. دەی ئینشاءڵڵا با ئێمەش پیاو بین بەرامبەر ماڵ ژن و مناڵی خۆمان، خزمەتکاریان بین، چونکە باوک و دایک ڕوتبەی باوک و دایک ئەوەی کە بەستیوێتی لە بانشانی بردیە لە خزمەتکردن و خزمەتکاری. پلەی تۆ خزمەتکاریە بۆ مناڵی خۆت، هەرچی پلەیەکتە بێ هەر خزمەتکاری ژن و مناڵی خۆتی، دایکیش خزمەتکاری مناڵی خۆیتی، کەواتە پلەی ئێمەی دایک و باوک بریتە لە خزمەتکاری، خزمەتێکی جوانی مناڵەکانی خۆمان بکەین بۆ ئەوەی هیچ کەسێک نێتە ڕێیان، کچەکەت هیچ کەسێ نێتە ڕێی، بە خراپە کەسی خراپ دەڵێم، بۆی ژنەکەت کەسی خراپ نێتە ڕێی، ماڵت وێرانکە و ژنەکەش وێران کات. تا ئینشاءڵڵا با بەخۆماندا بچینەوە ئاگامان لە ژن و مناڵەکانمان بێت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات
یا ربی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی خوای گیان ئەوانەی کە فەقیرن حاڵیان باشکەی ئەوانەی کە چروک و ڕەزیلن خوای گیان هیدایەتیان بدەی بتوان خزمەتی ژن و مناڵی خۆیان بکەن یا ربی خوای لە چروکی و ڕەزیلی کە صیفەتی منافقە یا ربی خوای بمان پارێزی یا ربی خوای آخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی بارانی بە ڕەحمەتمان زیاتر بۆ بارێنی یا رب العالمین خوای گیان لەم مسلمانانە خۆش بە بەهەشتی پانوبەرینیان شاد کە لە ئاگری دۆزەخ بە دووریان کە خوای گیان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خوای گیان لە زڵمی زاڵمەکان بان پارێزی یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين